پێشتر کە فستیڤال دەکرا لە پەیمانگای هونەرە جوانەکان کاتێک کە گۆرانیان دەگوت لەگەڵ گۆرانی گوتنەکە شانۆش دەکرا واتە گۆرانەکەیان بە تەمسیل نمایش دەکرد و نیشانی خەڵکەکەیان دەدا. ئێستا ئەو شتە ماوە یان بۆ چێ شتە دووبارە ناکرێتەوە لە پەیمانگا کاتێک فستیڤال دەکرێ و ئەو بابەتانە؟ شتێکی پێی دەگوترێ شانۆی گۆرانی یاخود گۆرانی لە ناو شانۆدا. اینجا قۆناغێک پێی دەگوترێ ئۆپەرێت، قۆناغشتە پێی دەگوترێ ئۆپێرا. ئۆپەرێت زیاتر لە بۆ نەشونمایی باڵێن زیاتر لە بۆ بواری ڕۆشنبیری منداڵان پەروەردەی منداڵان زیاتر بەکاردێت. بەڵام ئێمە چەند جوڵەیەکمان کرد لە پەیمانگەی هونەرە جوانەکان لە سەرەتای نەوەتەکان. من وەکو باسم کرد شاکاری زەمبیل فرۆش یەکێک لەو داستانە هەرە مێژوویانەیە لە کەلەپوری کوردەواری هەوڵماندا زەمبیل فرۆش بکەینە بە هەم تەمسیلی تێداوی و هەمیش گۆرانی. ڕەنگە نەتوانین لە ئێستادا ئۆپێرا پێشکەش بکەین، بەڵام دەتوانین نیمچە ئۆپێرایەک بە ئۆرکێستێکی ئاسایی لەو کاتەدا بەڕاستی دەنگۆیەکی زۆر زۆر جوانی هەبوو و تەقلیدێکی جوان بوو. نەک تەنها لەو بابەتی تریشمان کرد بەڕاستی لە پەیمانگەی هونەرە جوانەکان لە کاتی فستیڤالەکان شتی زۆر زۆر جوان پێشکەش کرایە بەڕاستی. حەقوایە ئەم کارە هونەریانە ڕۆژێک لە ڕۆژان زیندوو بکرێنەوە لەگەڵ تەکنەلۆژیای ئەمڕۆ بکەین. زۆر باش مامۆستای خۆ دەستت خۆش بێ و لەش ساغ بێ تا با چاوەڕێ پێ خواردنەکانمان لە بۆ بینن. زۆر باش مامۆستا بەر لەوەی دەچمە پرسیاری کۆتایی دەمێ پرسیارێک لێ بکەم. زۆر جار دەبینین لە وتارەکانتدا یانیش دەبینین کە سەردانی نەخۆشێک دەکەی گۆرانی دەڵێ یان نوکتەیەک پێشکەش دەکەی دەکرێت بزانم ئەوە هیچ شتێکی لە پشتەوە هەیە یان هەر سروشتی خۆت وایە؟ بەڵێ لە وتاردان شتێکەیە تەشویقی پێوەڵێ. وتار تەنها ئەوە نییە تووتی قسە بکەی و کۆتایی پێ وتار قۆناغی هەیە تۆ لەگەڵ چێ قسە دەکەی و ئەوانەی دانیشتون چێن گەنجن پیرن بەتەمەنن ئەکادیمینە مامۆستانە گوێگرن هونەرمەندن چێن لە وتاردان وتار هەر خۆی لە خۆیدا دیراسەیە. تۆ چۆن دەتوانی وتارێک پێشکەش بکەی ئەو وتارە ببیتە هۆی ئەوەی کە فیکری ئینسان بەرەو ئاراستەی باشتر ببات یان ئەو مەبەستەی کە هەیتت بەڕاستی بە جوانی بیگەێنی بزەبت چۆن دەتوانی بیگەینێت ئەو چارچیوە ئەو سیاقی کە دەتەوێت بیگەین. ئێمە لەناو وەزارەتی ڕۆشنبیری لاوانی وەزارەتی ڕۆشنبیری لاوان بەشێک لە کارەکانی ژینگەی ڕۆشنبیری و هونەریە و ئەدەبیە و مۆسیقایە گۆرانیە. تۆ لە بۆ نمونە ئەمڕۆ فستیڤاڵی مۆسیقا و گۆرانی هەیە لەناو فستیڤاڵی مۆسیقا و گۆرانی وتارت هەیە. ئەو وتارێکە پێشکەشی دەکەی دەبی پەیوەندی بە فستیڤاڵەکەەوە هەیە یاخۆ تۆ لەسەر پرۆژەیەک وتارت هەیە پرۆژەیەک ئەنجام دەدەی ئەو پرۆژەیە توێ پەیامی ئەو پرۆژەیە بگەینی چۆن دەیگەینی ئیلا دانیشی قسە بکەی یانیش شیعرێک پەیوەندی بەوە هەبێ بەو پرۆژەیەوە هەبێ یا گۆرانیەک پەیوەندی بۆ پرۆژەوە هەبێ پێشکەشی دەکەی هەم ڕەبت دەکەی و ئەو پەیوەندیە ڕۆحەیە دروست دەبی لە نێوان تۆ و لە زۆر باشە ماوەستا دەستت خۆش بێت. نوکتە شەروایە تۆ نوکتەیەک لەناو کوردەواری خۆمان لەناو کۆڕ و مەدرسەکان هەمیشە نوکتە گۆترایە ئەو نوکتەیەش پەیوەندی بەو قەزیە هەیە یاخود پەیوەندی بەم ڕۆوە هەیە. تۆ وا بکەی لەناو ئەو خەڵکێک کە دانیشتێ ئەو جێگرەی کە دانیشتێ کە جوێن لێ دەگری وا بکەی ئەو پەیوەندیە دروستکەی بە نوکتەیەک کە هەست بکاتن و لە بیریشی نەچیتەوە. بزەبت ئەوجا ئەگەر گۆرانی بێ هەروەکو بەڕێستان دەیکەن یانیش نوکتەیەک بەڕاستی کاریگەری زیاتر دەبی لەسەر ئەو خەڵکی کە لەوەیە بە نوکتەکە دەرێت بزەبت لە بیری یادگارەکەی ببیێتەوە ئەو ڕۆژی وتاردانەکەی ببیێت. بزەبت دەستت خۆش بێ.
زۆر زۆر سپاس دەکەم مامۆستاگیان دەمەوێت پرسیاری کۆتاییمت لێ بکەم. ئەوە کۆتایی نەبوو هێشتامان. ئەوە کۆتایی ئەو گوتم پێش کۆتایی. لە شوێنێک گوێم لێ بۆ دەڵێ پێویستە هەر هونەرمەندێک ئالەتێکی میوزیکی بزانێت. بۆ ئەوەی کاتێک کە دەچێتە تەمەنەوە یاخود پیر دەبێت بە تەنیا نەمێنێتەوە. ئیشاڵڵا تەمەن درێژ بێ ئێوە لەوە دەترسی کە توێ تەمەنەوە بە تەنیا بمێنیتەوە. تەمان دەبێ هەمومان چاوەڕێی پیربوونی لێ بۆ بکەین. لەزەتەکانی تەمەن هەشتە کول لە شوێنی خۆی. ڕەنگە ئێستا هەمومان پێمان خۆش بی گەنج ببینەوە. بەڵام کە گەنج بووینەوە وەکو گەنجایەتی ناکەینەوە، وەکو ئەو ڕۆژە ناکەینەوە، وەکو ئەو ڕۆ دەکەینەوە. حەزمان لێیە سوود لە بەخشش و ئەزمونەکانی خۆمان وەربگرین. ئێمە لە ژیانی ڕۆژانەمان کۆمەڵێک هەڵەمان کردێ. ئایا تۆ توێ هەڵەکان دووبارەکەیەوە؟ و پرسیارەکەی جەناویشت دوو ڕووە. یەکیان ڕووی یەکەمیان نەک تەنها هونەرمەندی مۆسیقا ژەن پێویستی بە ئامێرێکی مۆسیقایە نزانین. هەموو تاکێکی کۆمەلگا پێویستی پێی. چکە مۆسیقا نێزیکترین هاوڕێیە. تۆ کاتێک کە هەموو هاوڕێیەکانی خۆشن لەدەست دەی، بەڵام ئامێرێکی مۆسیقا لە ماڵەوە نێزیکترین کەسە کە دەتوانێت ئەحساسەکانی تو لە بۆ بەرامبەرەکە دەرببڕی و لە بۆ خودی خۆشت دەرببڕی. یعنی جوڵانەوەی خودی خۆتە، گۆرانیە لەگەڵ خودی خۆت، قسەکردنە لەگەڵ خودی خۆت، هیوارە لەگەڵ خودی خۆت لە ناو مۆسیقادا ئەو ئیسزامە دروست دەکەی. ئەوجا نەک تەنها هونەرمەندان پێویستە بیزان، بەڵکو هەموو تاگەکانی کۆمەلگا لە بۆ ژیانی ڕۆژانە پێویستە بزان، بە تایبەتی پێشەوەی تەقاعود.